بەڵێ بەڕێزان گفتوگۆ دەکەین سەبارەت بە مەترسیەکانی ئاسایشی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ زۆر بەڕێز سەرخێڵ مستەفا کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و شارەزایە لە ئەندازیاری ئاوی ژێرزەوی بە سوپاسەوە لەگەڵ ئێمەدایە. کاک سەرخێڵ سڵاوت لەبێت، سوپاست دەکەم کە ئەمڕۆ میوانی ڕۆماڵی ناوەندی هەواڵیت. دەپرسم ئەگەر پێناسەیەکی ورد بۆ ئاسایشی ئاو بکرێت دەکرێت بڵین ئاسایشی ئاو چییە؟ خۆی لە چیە ئابینێتەوە؟ ئەو گرفتە گەورانەی کە لەبەردەم با بڵێن سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان هەیە خۆی لە ئاسایشی ئاوا بینێتەوە. ئاسایشی ئاو بە پێناسەیەکی کورتی بکەین بریتێ لە دابینکردنی پێداویستیەکانی کۆمەلگا یاخود پێداویستیەکانی مرۆڤ بە هەموو بوارەکانیەوە لە ئاو بە چۆنیەتی و چەندێتی واتە بڕی پێویست دابین بکەیت و ئەم ئاوە بە شێوازێک بێت بەردەوامی هەبێت و کاریگەری نەگەتیڤی یاخود نەرێنی نەبێت لەسەر ئەو سەرچاو ئاوانەی کە هەمانە. ئەمە چەمکێکی کورتە لە ئاسایشی ئاو کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاسایشی کشتتوکاڵ، ئاسایشی کشتتوکاڵ و خۆراک با بڵێن ئاسایشی نیشتیمانی و نەتەوەییشەوە هەیە، بەڵام پێناسەی با بڵێن جیاواز کراوە لەسەر ئەم بابەتە. کورتترینیان ئەوە بکە باسمان کرد بریتێ لە دابینکردنی پێداویستەکانی کۆمەلگا، تاک، پیشەسازی، کشتتوکاڵ، هەموو سێکتەرەکان بە مەرجێک کاریگەری نەرێنی نەبێت لەسەر سەرچاو ئاوەکانمان. بەڵێ باشە مامۆستا سەرخێڵ لەگەڵ ئێمەدا بمێنەرەوە بەڕێز کاک یادگار مستەفا کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و شارەزای بواری جوگرافیایە بە سوپاس ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە لەگەڵ ئێمە. مامۆستا یادگار سڵاوت لەبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سەبارەت بە ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی گشتی عێراقیش وەکو بەشێک لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەشێک لە عێراق ناو بهێنین دەکرێت بڵێن لە ئێستاە مەترسی گرتنەوەی ئاو لە عێراق و لە هەرێمی کوردستاندا خۆی لە چیا بینێتەوە؟ مەترسیەکان چۆن لێکدانەوەی بۆ کرێت؟ سەرەتا سوپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم بۆ ئەم بابەتە هەستیارەش کە ئێستا تەواوی شەرقی ئەوسەطی گرتەوە و بە تایبەتتر وڵاتی عێراق. بەڵام ئەوی خۆشبەختانەیە کە ئێمە باسیکەین هەرێمی کوردستان تاکە گرفت کە هەیەی مەسلەی کەمتەرخەمیە لە دروێنەکردنی ئاودا. بۆچی؟ چونکە هەرێمی کوردستان دەکرێت بە دوو بەشەوە، دوو زۆنەوە. زۆنێکیان کە بارانی هەمیشەیە واتە لە 500 میلیمەتر کەمتر نابارێت، زۆنێکی تریشەیە خوار ئەمەوە تاوەکو 250. کەواتە ئێمە لە وەرزەکانی دابارین کە وەکو ئاشناشە بڵین پاییزە زستانە لەگەڵ بەهارە لەسەر و 500 میلیمەترەوە لە زۆر شوێنی کەدا دەبارێت. بەس گرفتەکەمان چییە؟ ئێمە چۆن بتوانین ئیدارەدانی ئەم بڕە ئاوا بکەین لەم وەرزانەدا و لە وەرزەوشەکاندا چۆن بەکاریان بهێنی. شێوازی بەکارهێنان و گرتنەبەری ئەم میکانیزمانە لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئەمە کۆمەڵێک ڕێشوێنی تری هەیە، وردە وردە سات چینە سەر باباتە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە لەم حاڵەتەیە تووشی بووین بەڵێ بەهۆی بێپلانیەوەیە. لەبەرچی بۆی بێپلانیەوەە ئێمە دائیمەن تا ئێستا تام دەقەیە بیرمان لە کەمترین ڕێژی دروستکردنی بەندای بچوو کردێتەوە. تکایە ئاگاتە لێبێ لەم دوو حاڵەتە بەنداوی گەورە نه بەندای گەورە ئێستا لە ڕووی سیاسی و زیاتر پشتی پێ دەبەسرێت. جوانترین نمونەشمان هەیە کە پرۆژەی گاپە کە ئەمەی تووشە جێبەجێ دەکات. بۆ پرۆژەی گاپ پرۆژەیەکی بە تەواتی بە پێرفێکتی سیاسی لۆکاڵی بۆ ناو تورکیا و دەرەوەی تورکیاشە. چۆن؟ پرۆژەی گاپ کە خۆی دەبینێتەوە لەم چەند بەنداوە گەورە و بچووکانە کە بە دوایەکتریدان لەکوێدایە لە سەدا 92 خاکی کوردستاندایە. ئێمە تووشی کۆمەڵێک سیستەمی تعریبکردیم وی لە سەردەمی حکومەتی بەعزدا چی بوو؟ زەویەکانمان زەوی کورد بوون و ئێستاش تا ئەم حاڵەتە کوردەکان پێوە دەناڵێنن عەرەب داهاتە جێگایان. نە تووشا بە شێوەیەکی سیستەمێکی جوانتر هات. چی کرد؟ هات ئەم ڕووبەرە زەویانەی کە کوردستانی تێدا هەیە کۆمەڵگای کوردیشی تێدا نیشەجێ بوون هاتوو چی کرد؟ کەڤەری کرد بە ئاو. ناچاری کرد چی بکات؟ ئەم ڕێژە دانیشتوانە بچێتە ناو دانیشتوانی تورکەوە و پەرت و بڵاویش بن و بە شێوەیەکی میکانیزمی پاش چەند ساڵێک نەوەکانی داهاتوو وەکو چۆن ئیمامی عەلی دەڵێ منداڵەکان بۆ داهاتوو لەگەڵ ئێمە ناژین بۆیە بۆ سەردەمێک ئامادەیان بکەن فەرقیان هەیە لەگەڵ ئێمە. بە هەمان شێوە کوردەکان پاش چەند جیلێک هیچ میکانیزمێک و هیچ پرەنسیبێکی کوردیان تێدا نامێنێتەوە. لە هەمان کاتیشە چی بووە؟ زەویە کوردەکان کە ڤەرکراوە بە ئاو.
لە دوای باسی سوودەکانی بەنداویش دەکەم ئەمە تەنها لە ناو خودی تورکیا وە لە ئێستاشدا تووشە ئێستا وەکو ئەم چەند ڕۆژە کە ئۆردۆگان هاتوو بۆ بەغداد لەسەر چەند سەفقەیەکی سیاسی بینی ئەم دوو وڵاتە فەرموو یعنی چۆن ئاوێک کە لای ئێمە بێبایاخە دوایی دین باسی خاڵەکان دەکەین کە چۆن بێبایاخە ئاوی سازگار دەڵم تکایە باشە مامەستا زۆرترینی ئەو مەترسیانەی کە ڕۆبەڕووی ئاسایشی ئاو بۆتەوە لە هەرێمی کوردستان لە کێوە سەرچاوی گرتووە دەکرێت بڵین تەنیا بەرپرسارەتێکە لاستۆی وڵاتانە وەکو ئێران و تورکیاکە وەکو چەکێک گرتنەوەی ئاودژی هەرێم و عراقیش بەکارەهێنن کاکە بە ئێمە گلی لە هیچ وڵاتێک نەکەین چکە ئەمانە سیاسەتی وڵاتی خۆیان دەکەن ئێمەش پێویستە سیاسەتی وڵاتی خۆمان بکەین ئەوان چۆن ئیش دەکەن لەبەر ئەوەی بە هەج ڕێگایەک بێ ئێستا کە سێکتەرێک پێیا بۆ بەناوی سێکتەری ئاو بۆی گۆڕانی ئاوهەوا بۆی سەپەڕی زیادی ئاوهەواوە کە چۆن وەکو چەکێک بەکارهێناوە پێویست بوو ئێمەش ئەم بەرنامانەمان هەبێت بۆی منەتمان زۆر لای ئەوان نەبێت نە ئەوان ئیشی خۆیانە دەستیشان خۆش بێت بۆچی خەڵکەکەی خۆیان و وڵاتەکەی خۆیان خۆش دێت پێویستە ئێمەش وڵاتەکەی خۆمان خۆش بێت یەکێک لەو شتانێک کە پێویستە ئیشی تێدا بکرێت چییە سێکتەری سیستەمی ئاوە بۆیە وایە ئێستا حالیان لەبەر بێپلانی ئێمە لەبەر کەمتەخەمی ئێمە بەڵێ ئێستا نائیلاجین چاوەڕێی دەستی ئێران و تورکیان بڕە ئاوێ بکرێتەوە باشە لەگەڵ ئێمەدا بمێنێرەوە مامۆستا سەرخێڵ جارێکی دیکە دێمەوە لای بەڕێزت لە ئێستادا کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی سەدا چلی ئەو ئاوەی کە وەدەست دێت لە ناو خۆدا هەڵدەقوڵێت وە لە سەدا شۆستەکەی کە دەمێنێتەوە لەلایەن ئێران و تورکیاوە دابی نەکرێت لە ئێستایا دەکرێت بڵێین لە ئەگەری گرتنەوەی بە تەواوەتی ئەم سەدا شۆستەی ئاو بۆ هەرێمی کوردستان مەترسیەکان چی دەبن کە ڕوبەڕووی ئاسایشی ئاو دەبێتەوە لە هەرێم بەڵێ ئێمە بەنسبەت هەرێمی کوردستانەوەکە لەم ناوچەیە قسەی لەسەر بکەین خۆشبەختانە دەوڵەمەندین بە ئاوی سەرزەوی بە ئاوی ژێرزەوی واتە بابەتێک و یاخود جانبێکی ئەوەیە کە ئێمە نابێت بترسین لە بەری سەرچاوی ئاوی فرەشمان هەیە بابەتەکەی بابەتە سیاسەکەیە کە ئەگەر ئاو بگیرێتەوە لەلایەن وڵاتانی وەکو تورکیا وڵاتانی وەکو ئێرانەوە لەو حاڵەتە زەرمەند ئێمە بین ڕاستە و عێراقیش زەرمەندی ئەساسیە بێت لەم بابەتەیە بۆیە ڕاستەوخۆت ئەسیل لە کەرتی کوشتتوکاڵیەکە چونکە بە درێژایی ئەم ڕۆشۆنی هەڵقوڵانیانەوە هەتاوەکو ئەو شوێنانی کە سەرچاواگرن بۆ وڵاتان و بۆ خاکانی پێێتێ بەڕەبێت ئەمە کەرتی کوشتتوکاڵی لەسەر دانیشتوانی لەسرە دابینکردنی ئای خواردنەوەی لەسرە یعنی هەر ڕێژەیەک لەو ئاوەکەم بگرێتەوە بە دڵنیایی تەسیل لە ئیکۆلۆژیەکات لەو ژینگەی یاخود بیئەی ئاوی ئەو ناوچەیە و بیئەی وشکانی ئەو ناوچەیە شکات کە تەسیلەکات و ئەم تەسیراتە نەگەتیڤی یاخود نەرێنەکەی چیە لە نەرێنەکەی ئەوەیە کە تەسیل لە ئاسایشی خۆراکمانەکات واتە بە دوای داکەرتی کوشتتوکاڵ ئاسایشی خۆراک پاشان ئاسایشی کۆمەڵایەتی دێتەوە ئێستا بیستین لە وڵاتی وەکو عێراقدا هەندێک لەو ناوچانە چۆڵ کراون کە زەرکاوەکان بوون یاخود هۆڕەکان کە هەمان بوو لە خواری عێراقدا بەهۆی ئەوەی ڕووباری دیز لەو فرار ڕێژەکەیان بە ڕێژی 6 کەمی کردووە ئەم ئاوانە و هەندێک ناوچە چۆڵ کراون ئەمە ئێمە ترسێ گەورەکە ئێمەش لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و بەم پلانەی کە ئێستا هەیە و لە چەند ساڵی ڕابردوو جێبەجێ کرا و بەردەوامی هەیە بە هەمان سیستەم و پلان بڕۆین بێگومان ئێمەش دووچاری ئەو گرفتانە بینەوە باشە مامۆستا سەرخێڵ دەکرێت بڵێن لە ئێستا گرتنەوەی ئاو لەلایەن تورکیاوە وەکو کارتێکی فشار دژ بە عێراق بەکاری دەهێنێت لە بەرامبەر بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس لەباری دۆستینەوت و غازەوە بێگومان بابەتەکە سیاسی و لە 6 ساڵی ڕابردووە ئەم بابەتە پلانی بۆ دانرا و ئیشی لەسەرکراوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاساییە و لە ڕووی ئیداریە و لە ڕووی تەنفیزکردنەوە بەڵام ئێمە وڵاتی عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی هیچ هەنگاوێکی ئەرێنی نەناوە لەم بابەتەیە یعنی زۆر کات تەنها چون قسان لەسەر بڕی ئاوەکە کردووە کە ئێمە پێویستمان بەوەندە بڕە ئاوەیەکە بەرگل بدرێتەوە بۆ خاچی عێراق لەبەری وەرزی هاوینە لەبەری فڵانش ینی هۆکاری جۆرا و جۆریان هێناوەتە بەڵام ئەمە چارەسەر نەبووە لە بەرامبەرە ئێمە لە ڕابردوو شاباسی ئەوە کراوە کە نەوت بەرامبەر بە ئاو بێگومان ئەمش جانبێکی تری ئەم بابەتەیە لەبەرەوەی لە تەواوی دنیادا ئاوی سازگار ڕوبەڕووی گرفت بۆتەوە بەهۆی گۆڕانی کەشوهەوا قەتیزبوونی گەرمی و ئەو گۆڕانکارە ژینگەیانی کە هەیە بۆیە ئەکرێت و بیرش لەوە کراوەتەوە لە ڕابردووە نەوت بەرامبەر بە گلدانەوەی ئاو بکرێت بەڵام ئەوەی گرینگە لێرەیە کە ئەوەیە کە حکوومەتی عێراق هیچ هەنگاوێکی نەناوە و حکوومەتی هەرێمیش هیچ هەنگاوێکی
گرنگ لەو بوارەیە نەدراوە ناڵین هەنگاو بە تەواوەتی نەدراوە پلان هەبوو بەرنامەشە بۆ و دانیشتنی لەسەر ئەم بابەتە کراوە لە ڕووی سیاسیەوە با بڵێن چونکە جانب بە سیاسەکە زۆر زاڵتر لەسەر چونکە ئێمە بەڕاستی وەکو عێراق و هەرێمی کوردستان تا ڕادێک سەروەریمان پارێزراو نییە لەم بابەتە نەتەوەی نیشتیمانەکاندا بۆیە لایەنە سیاسەکە زاڵترە بەسەر ئەم بابەتە بەڵێ باشە مامۆستا سەرخێڵ لەگەڵم بمێنەرەوە مامۆستا یادگار هەموو ئەم بابەتانی کە مامۆستا سەرخێڵ ئاماژەی پێدا پێشبینی نەکراو نەبوو بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش لەبارەی گرتنەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە بەکارهێنانی وەکو کارتێکی فشار دشت بە وڵاتە بە دڵنیاییەوە زۆر پێشبینی کراوە من هەموو قسەکانیشم هیچی لەسەر تورکیا و ئێران نییە چکە ئەوان وەکو پێم وتی حەقی خۆیانەوە پرسیارێکیش لە ماوەسای ئەوان چۆن بتوانن سیاسەتێکی نێودەوڵەتی بەکاربێنن بۆ سوود و بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان بۆیە ئەڵم حەقی خۆیانە و پێویستیشە عێراق حەقی خۆی بەکاربێنێت چۆن بتوانێت سیاسەتی وڵاتەکەی لە لۆکاڵی و دەرەوە بەکاربێنێن بۆ بەرژەوەندی تاکەکانی عێراق هەرێمی کوردستانش ئافۆن بە هەمان شێوەیە چکە ئێمە حکوومەتێکمان هەیە پێویستە ئەوی سیاسەتی خۆی بەکاربێنێت من هەموو قسەکانم جەختەکەم و لەسەر چی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر تاکی کۆمەڵگای کوردستان چکە ئەمە دوولایانەیە بەڵام بەپێی یاسانەی و دەوڵەتیەکان کاتێک ئاوی وڵاتێک بە وڵاتێکی دیکەدا بڕوات ئەو وڵاتە مافی ئەوەی نییە و ئاوە بگرێتەوە بەتەشید بە بەڵام پێشێلکردنی یاسانی و دەوڵەتیەکان لەلایەن تورکیا و ئێرانەوە بۆ چیە گەڕێتەوە ئەم دەستکراوەیەیان هۆکارەکەی چییە؟ ئەمە ڕوون و ئاشکرایە بەڕێز چکە چۆن هەر کاتێک وڵاتێک لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی و بەهێز بێت کەمتر گوێ دەداتە ئەم حاڵەتانە وەکو چۆن ئیرۆ ماسکوتی بەڵێ لە مندۆڵەمەندە هەیە کە پۆتنە دەتوانێت وڵاتێک داگیر بکات نەخوازە بەکارهێنانی ڕووبارێک یان دەریاچەیەک ئەمە کەوێتە سەر هێزی وڵاتەکان تۆ عێراق ئێستا حالیان و هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر لاوازدایە بەرامبەر بە شوێ بەرامبەر بەم دوو وڵاتە ئەم دوو وڵاتە لە ڕووی ئاستی نێودەوڵەتیەوە بەهێزن و شوێنی جیۆپۆلیتیکیشان بەهێزە عێراقیش وڵاتێکی لاوازە لە بەرامبەر ئەوان بەڵێ بە تەئکید گومانی تێدانە هەر ئەمەشە وای کردووە هەم سنوورەکان بکشێتەوە سنووری ئێران زیاتر بێتە پێشەوە و هەمیش تورکیا تۆ خاکەکەی بەکاردێنێت جا چۆن تۆ ئاوەکەی تۆ بەکارنایێنێت لەبەرەوە دەکەوێتەوە سەر چی دەسەڵات تا دەسەڵات هەبێ کەمتر گوێ پرەنسیبەکانی ئەم وشانێکە لە سەوەرەکان هەیە تا ڕادێک ئامانجەکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا ڕوونە دەکرێت بڵێین گرتنەوەی ئاو لەلایەن ئێرانی شەوە دەیەوێت هەژمونی دەسەڵاتەکانی خۆی بە بەهێزی بێڵێتەوە لە خاکی عێراقدا و گرتنەوەی ئاویش دیسان ئەویش وەکو کارتێکی فشار بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی لە خاکی عێراق بەکاربهێنێت و بهێڵێتەوە ئەمەی ئێران کە تایبەتی بە تایبەت باسی زێبچوو دەکەم دوو هینە حاڵەتێکیان پێویستە بەم لایەنە سیاسیەوە حاڵەتێکیان پێویستە بە لای خودی خۆیەوە بۆ کەناڵی دروست کردووە بۆ بژانەوەی دەریاچی ورمێ ئەمە بۆچی لە جیاتی ئەم بڕ ئاوەی کە دێتە هەرێمی کوردستانەوە نە بەڕێ کات بۆیە هەرچەندە ئیدامەشی نەداوە کە ئێستا خۆیان حالین لە لۆبیەکی گەورەدان لە ژینگە پارێزی نێودەوڵەتیدا بەڵام با یەک خاڵ هیم کەم ئەم شتە کە کراوە وایە زیبچووک ئێستا گیراوەتەوە بە لە 1962 ئاوی زیبچووک لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە بەڵام من هەموو جارە جەخت دەکەم و لەسەر ئەوەیە ئێمە نەمانتوانیەوە سوود لەم لە 1962 وەربگرین ژنە هەرێمی کوردستان هیچ گرفتێکی ئاوی نابێت باشە مامۆستا مامۆستا سەرخێڵ جارێکی دیکە دێمەوە لای بەڕێزت دەکرێت بڵێن لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش لە ئێستادا مەترسی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئەو بەڕێژێکی بەرچاو هەیە و زۆر جار دەبینرێت کە هاوڵاتیانی ئەو ناوچانە بە لێشاو ڕوو دەکەنە شارەکانی هەرێمی کوردستان و تێیدا نیشتە جێ دەبن ئەمە مەترسیەکەی لەسەر جارێکی دیکە تعریفکردن لە ناوچەکانی هەرێمی کوردستان چۆن لێک دەدرێتەوە هاوشێوەی ناوچە جێناکۆکەکانەوە ناوچانی کە کورد تێیدا دەسەڵاتەکانی لە لاوازیدایە بەڵێ هەر ئەو لایەنەی کە باسمان کردمان ئاسایشی خۆراک پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی و ئاسایشی کۆمەڵگەشەوە هەیە ئاسایشی کۆمەڵایەتی یەکێکە لە پایەکانی ئاسایشی ئاو کە هەمانە ئەوەی کە ئەیبینین با بڵێن گواستنەوەی یاخۆ ڕاگواستنی ئەو دانیشتوانێکە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان دێن لە بەرەوەی سەرچاوی ئاوی باشی کەرتی کشتتوکاڵی پەرەپێدەن لە ڕابردوودا بەڵێ کراوە زەویەکان داگیر کراوە و کشتتوکاڵی لێ کراوە بە تعریبن ڕووی داوە بەڵام ئێستا سیاستەکە گۆڕاوە لەوانەیە بەم جۆرە بێت لە بەرنەبوونی ئاو لەبەر چەندین هۆکاری تر ئەم سیاسەتی بە تعریب بوونە بێگومان پەیڕەوە سایشی کۆمەڵایەتەکەیە
تونند و توکاڵی لەسەر ئاو کە ئەمە هەرچاو نەبێت ئەم تونند و تێژی ئەم گرژی و ئالۆزیە بەڵام لە ئایندە